لە بەرنامەی ئەم جارەی ترافیک دەمانەوێت باس لە ڕەوشی بەڕێوەبەرەتی هاتوچۆی پارێزگای هەولێر بکەین. دوای دەرچوونی بڕیاری گۆڕینی شێوەی تابلۆی ئۆتۆمبیل لە هەمووی عێراق و هەرێمی کوردستان، ڕێکاری بەستانی ئەو تابلۆ تازەیە کەوتە جێبەجێکردن. لە هەرێمی کوردستانیش وەزارەتی ناوخۆ تەواوی میکانیزمی پەیڕەوکردنی ئەو بڕیارە و جێبەجێکردنی خستە ڕوو. ئیدی ئەو بڕیارە وای کرد خەڵک بە لێشا و ڕوو لە بەڕێوەبەرەتیەکانی هاتوچۆ بکەن. قەرەباڵخی و جەنجاڵی تەواوی بەڕێوەبەرەتیەکان دادەپۆشێت. یەکێک لەو بەڕێوەبەرەتیانە بنمونە وەردەگرین، ئەویش بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێرە. لە بەرەبەیانێکی زوو دەچینەوە بەڕێوەبەرەتیە. هێدی ئەفسەر و کارمەندان ڕوو لەو فەرمانگەیە دەکەن. ژمارێکی زۆر خەڵک چاوەڕێن تا مامەڵەکانیان دەست بکەن. ئەوەی ترافیک بە دەداچوونی بۆ دەکات بوونی ئەو جەنجاڵیەیە کە بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێری داپۆشیوە. دەمانوێت بزانین ڕەوشی سەردانیکەران و مامەڵەی هاوڵاتیان چۆن بەڕێوە دەچێت. هۆکاری زۆری خەڵکی بیانی و خواروی عێراق لە بەستانی تابلۆی هەولێر چییە؟ بۆچی بەشێک لە وڵاتیان ناڕازین و نیگەرانن لەوەی کارەکانیان زوو تاو نابێت و زۆر جەنجاڵی پێوە دیارە؟ ترافیک بە دەداچوون بۆ کێشانە دەکات و هۆکارەکان دەستنیشان دەکات. ئایا بەتەنها مامەڵەی تابلۆ تازەکە بەڕێو دەچێت یان هەموو مامەڵەکان لە بەناوکردن و گۆڕینی تابلۆ، نوێکردنەوەی ساڵانە و چاودێری شەقام و ڕێگاکان و سەرپێچیەکانیش هەمووی لێرە ئەنجام دەدرێت. ئەو بەڕێوەبەرەتی بۆچی بەیەکێک لە گەورەترین و قەرەباڵغترین بەڕێوەبەرەتیەکانی هاتوچۆ لەسەر ئاستی کوردستان و عێراق هەژمار دەکرێت؟ بە پێی قسەی هاتوچۆی هەولێر لە یەک ڕۆژدا 2 تا 3,000 مامەڵەی جۆراوجۆر ڕای دەکرێت. بۆیە ترافیک لە یەک ڕۆژدا بە دۆداچوون دەکات تا بزانین چی دەکرێت بۆ وەڕێکردنی مامەڵەی ئەو لێشاوەی خەڵک کە ڕووی تێکردو. لێرە سیستمێک هەیە بۆ هەر کەسێک کە کاری هەبێت کارەکانی بەڕێوە دەچێت. ئەو سیستمەش لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێم و پاڵپشتی وەزارەتی ناوخۆ بۆ خزمەتکردنی هاوڵاتیان جێبەجێکرا. بۆ مەبەستا عەمید سیروان بەڕێوەبەری بەشی یاسایی لە هاتوچۆی هەولێر دەبینین باز لە هۆکاری ئەو جەنجاڵێ دەکات کە مامەڵەی ئەو هەموو سەردانیکەرانە تەنها بۆ بەستنی تابلۆ نییە. بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر بە پێی پەیکەری ڕێخستنێکی خۆی ئیشەکە دابەش بۆ بەسەر چەند بەشێکە و بەشەکانیش دابەش بوون بەسەر چەند هۆبەیەکە. هەر یەکێک ئەرکی تایبەتی خۆی بۆ دیاری کراوە بە پێی ئەو پەیکە تەنزیمیەی کە هەیە. ئێمە بە هیچ شتێکی هاوڵاتیان هیچ ئاج نابین، تەنیا ئەوە نەبێ ئەگەر بێت و مامەڵەکانی ئەوان لە کاتی خۆیان تەواو نەبێ. پێمان خۆشە وەکوی هەولێر بۆتە جێی متمانی سەرجەم پارێزگاکانی عێراق. ئەگەر گوزەری بکەن بە پارێزگاکانی ترا بزانن چەند تابلۆی هەولێرە بینن. ئێستا زۆرترین ژمارەی ئۆتۆمبیل لە هەولێر تۆمارە کە 1,300,000 تێپەڕانوە. بەردەوام ژمارەیەکی زۆر هاوڵاتیان ڕوومان تێەکەین، بەس ئەوەندەیان پێڵێن تکامان وایە ئارام بگرن و ئەولەوێت تشمانداوە بە پارێزگاکانی دەرەوەی ناو هەولێر. زۆربەی کات ئیشی هەولێر تاخیرەکەین لەبەرەوەی ئیشی پارێزگاکانی تر نەمێنێتەوە. ئێمە هیوادارین لە جێگەی ئەو متمانە و سیقەیە بین کە خەڵک داوێتی بە ئێمە و دڵنیاشتانەکەمەوە تابلۆی هەولێر لە سەرجەم پارێزگاکانی عێراقا متمانی زیاتر بە هاوڵاتیانە بەخشێ. ئەو هۆکاری قەرەباڵغی ویزدیحامی کە لە ناو بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێرەی بینن هەمووی ئەوەیە. کۆمەڵێ ئیشەکرێ لە نێو بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر. یەکەم جار تۆمارکردنی ئۆتۆمبیل زۆرە، ڕێژەیەکی زۆر خەڵک لەبەرەوە بە حاڵەتی باشبوونی بژێوی و ئابووری خەڵک تۆماری ئۆتۆمبیل ڕووی لە زیادبوونە. ئەوە یەک. 2 ڕۆژانە خاوەنددارێتی ئۆتۆمبیل ئەگوازرێتەوە، 3 ساڵیانەکەیان نوێ ئەکرێتەوە، 4 کۆمەڵی ڕێکار هەیە کە هەر بەشەوی خۆی بەشی و بە نمونە بەشی یاساییتان بۆ بێنمەوە. پێک هاتووە لە چەند هۆبەیەک، هۆبەی بەشی داواکانی هاتوچۆ، بەشی هۆبەی دەست بە سەراگرتن و لێرەش لە بەشی یاساییە کە مامەڵەی خەڵکەکە. خۆتان باش دەزانن بەشی یاسایی متمانەی یاسایی و دڵنیایی بە خەڵکەدا
لێرەدا دەستمان گرتو بەسەر ژمارەیەکی زۆر بری کارنامەی تەزویرە کە ئەوە دڵنیاییەکی باشی بە خەڵک داوە ئێستا وای کردووە هەر کەسێک بیوە لە ڕێی ساختەوە خاوەنددارێتی ئۆتۆمبیلێک بگوازرێتەوە زۆر مەحاڵە لێرە سەرڕای ئەوە ئەو ڕێکارانی تر کە وەرەگی لە دەوروبەر و لە شەقامەکانە هەمیشە بەشی یاسایی پەیوەستە پێوەی بە چییە بەو ساختەکاری کە ئەکرێ لە تابلۆی ئۆتۆمبیلەکانە بەو مامەڵە یاسایانی کە ئەکرێ بەرامبەر خەڵکانێک کە هەڵەسن بە لێخوڕینی ئۆتۆمبیل لە ژێر کاریگەری مەینۆشی و بێهۆشی و ئەو بابەتانەیە کۆمەڵێ بابەتی ترمانەیە بەڵام لە ئێستاە ئەولێوێتمان داوە بەڕاستی بە ڕەقەمکردن یا بە تابلۆکردنی ئۆتۆمبیل. هەر هاوڵاتێک کە دێتن هەر معاملاتە چیە ئەمە لە دەرگای دەرەوە پلیتی خۆی دەبری تەسەرسوولە دێتە ژوورێ ئەمە هیچ کێشەمانە یعنی مدیریەتەکەمان ئەلحەمدوللا زۆر باشە زۆر ڕێک و پێکە هەر لە دەرێ خزمەت دەکرێت ئەو هاوڵاتی هەتا دێتە ژوورەوە بە پێی سیستەم هەتا سیارەکەی شوێنی خۆی هەیە لە گەراج ڕای دەگری پارکینگمان هەیە هەتا لە دەرێ مەسائلی مەسەلەن فێرکەرەوە لە دەرە هەیە تا دێتە ژوور کە دێتە ژوورێش لایمە جێدانیشتنمان هەیە بە شێوەیەکی ڕێک و پێک دادەنیشی سیستەمی گەرم و ساردی زۆر مەزبوطە هیچ کێشەی نیە هاوڵاتی زۆر مرتاحەکە دێتە ژوورێ ئیشی خۆی دەکا معاملە جار هەیە لێرە بە چەند سەعات دەمێنێتەوە. دەمانەوێت بزانین چۆن خزمەتگوزاری لەو بەڕێوەبەرایەتیە پێشکەش بە هاوڵاتیان سەردانی کەران دەکرێت. فازڵ حاجی وتەبێشی هاتوچەی هەولێر باس لەو کێشانە دەکات کە ڕوبەڕوویان دەبنەوە. ئێمە لە هاتوچەی هەولێر ڕۆژانە تەعامل دەتوانین بڵێم لەگەڵ نزیک لە 3000 هاوڵاتی دەکەین کە سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچەی هەولێر و بەشەکانی دەکەن. تەبعەن ئەو هاوڵاتیانە کە دێن هەموو جۆرە مامەڵەیەکیان هەیە هەیەنە تۆمارکردنی یەکەم جار هەیەنە ساڵیانە تازە دەکاتەوە هەیەنە گۆڕینی مولکیەتی هەیە جۆرها کاری تری وردەکاری هەیە و ونبوونی هەیە. ئێمە ڕۆژانە لە سەعات 8 بەیانیەوە دەست بە کارەکانمان دەکەین و ئێستا بەهۆی ئەو قەرباڵغی کە دروست بە بەهۆی گۆڕینی تابلۆکانەوە داوامەکەمان درێژ کردوتەوە تاکو 6 ئێوارەش. هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ دەخوازیین بەڕاستی مامەڵەکانمان زۆر بە ئاسانی بەڕێکرا بەڵام ئەگەر یەک داواکارێککە بڕک ساردکەرەوە هەوی بە حکومەتمان پلەی گەرما بەرزە ساردکەرەوە هەیە نظامی هەوا بردەدەریش ئیش دەکاتن بەس قەرەباڵغیەکە وای کردو ئەمریش ئێستا گەرمامە ئەمیش وڵای لە خۆم بێزار بوو فعلا کاکە ئێستا حالیە لە ژۆرە لەوانەیە 1500 هاوڵاتی لێبیتن لێ ساردکەرەوەکان بە هەموو تاقی خۆش دەکات بەس ئەو ڕۆکە پلەی گەرما نازانم لەسەرەوەی 45 وانەیە ئەو وای کردو بۆ خەپیابی ئەمەش یعنی بەڕاستی لە بۆ مەش ناخۆشە تەنانەت نەفەس کێشان ناوداری ناخۆش یەک داواکاریم هەیە لە هاوڵاتیان بەڕاستی مراعاتی برایانی ئەو کارمەندانی ئێرە بکەن بەڕاستی ئەوانشمانین یعنی مراعاتیان بکەن یارمەتیان ساعاتێک ساعاتێک بە 2 ساعتی شەکەتەوە دەبی ئەو کارمەندێکە لێرەیە بە ساعات 8ەوە دانیشتە هەتا ساعات 3 وەزبەی تەواو ناویتن لە پاشەویش وەزبەشکەیان هەیە هەتا ساعات 6 دەمینێتەوە دەنا ئەو هاوڵاتیە هەندێکی کە گلەی دەکات دەبێوش بزانیتن ئەو کارمەندە دانیشتە بەخوای لە 8 لە بۆ 6 ئێوارە ئیش دەکاتن بە بەردەوام. ئێمە کە داوامان درێژ کردو تاکو 6 ئێوارە بۆ ئەوەیە هیچ هاوڵاتێک بە تایبەتی ئەوانێک کە لە شارەکان ناوەڕاست و خواری و عراق یاخود لە دۆک و سلێمانی یاخود لە شوێنە دوورەکانەوە دێن تووشەوە نەبن بۆی ڕۆژێکی تریش لە هەولێر بمێنەوە بۆ ئەوەی کارەکانیان ڕایی بگرێتن یاخود زۆریان هەیە ئێمە معاملاتەکان کە تەواو دەبێت تاکو سەعات لێبۆر دەگیرێتن تەنها سڕی تابلۆ چاپکردن و لێدانی تابلۆکێکەوە بتەوێنێتەوێتن بۆ هەموو ئۆتۆمبیلێک پێویستە ئۆتۆمبیلەکە بچێتە بەردەستگایەکە و ڕاستەخۆ تابلۆکەی لە بۆ بەستێتن جاری وایە ئێمە کارە ئیدارەکان لێرە هەمووشی تەواو دەبێتن بەڵام لەبەرەوەی ئەو گەراجە گەورەی کاشمانە یعنی سڕی سیارەکان ئەوەندە زۆر دەبێت بەشەوە ناکە بۆیە مەجبور بووین داوامەکەمان درێژ کردەوە تاکو سەعات 6 ئێوارە. هاوڵاتیانی هەولێر و بەشێکی خوار و ناوەڕاستی عێراق باس لە چۆنێتی ڕایکردنی مامەڵەکانیان بۆ ترافیک دەکەن و بەراوردی هەولێر بە عێراق باس دەکەن. زۆر باشە لە خۆ بزات بێ ئێمە لە پەرزگاکانی دیکە ڕۆژێک تا 2 ڕۆژمان پێدەچێت و هەروەها مامەڵەکە تاو نابێ لەوێ
لێرە لە هەمان ڕۆژدا مامەڵەکە تاوا دەبێت وەری دەگرێت. يعني تمشي معاكم مقارنة وهي محافظة. ناتوانی بەراورد بکەیت لە نێوان ئێرە و پارێزگاکانی خوارو. لێرە لە 100% مامەڵەکەت بەڕێ دەکرێت بە پێی سیستەم و یاسا بەبێ هیچ پارە وەرگرتنێکی زیادە. بۆ نمونە من بە ماوەی یەک کاتژمێر مامەڵەی خۆمم تەواو کرد و چاوەڕێی خاوەن ئۆتۆمبیلەکەم پەنجەمۆرم بۆ بکات. واتە ئەگەر ئەو زووتر بەهاتایە کاری من زووتر تەواو دەبوو. هەروەها ساڵیانەی ئۆتۆمبیلەکەم بەدەستمەوە دەبوو. بەڕاستی ئێوە زۆر باش کارەکان بەڕێوە دەبن و ئێمە زۆر حەز دەکەین کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل لە هەولێر ئەنجام بدەین، چونکە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بێ کێشەیە. ئێمە حالەتێش تریشمانە طبعاً لە بۆ ئەوەی سەرەبڕی ڕوونەدات و باسی واستەواستەکاری نەکرێتن ئێمە سیستەمی پلیتمانێ دەبینی هەر کارمەندێک لەوێن هەر هاوڵاتێک کە دێتن یەکسەر پلیتێک وەردەگرێتن لە بۆ سڕێەوە ببێ ئەو پلیتە دەچێتە بەردەم ئەو پەنجەرەی کە کارەکانی ئەوی تیادا ڕایی دەکرێتن. ئێمە بێجگەلەوەی کە پلیتەکە دەدرێتن ئەو هاوڵاتێک کە دێتن هەر ئەو کەسێک کە پلیتەکەشی داتێک کارمەندەکە پێی دەڵێ بچی مراجعەتی کامە پەنجەرە بکاتن وەکو جۆرێک لە ئاسانکاری واتە ڕێبەری کارمانەیە لێرە بە هاوڵاتێکە دەرێتچکە وەکو دەبینن بینایەکی سێنهۆمی گەورەیە کە هاوڵاتیەک یەکەمین جار سەردانی بەڕێوەبەراتیان چۆکە نازانی لەکوێ دەست پێ بکاتن. بۆ ئێمە ڕێبەری کارەکار لێ یەکەمی شوێن معاملەکەی لێ وەردەگرێتن پاشەوەی تێکت دەبڕێتن پێ دەڵێ بچی کامە پەنجەرە وەکامەنەوەم ئیشەکەی ئەوی لێ دەڕاتن لە بۆ ئەوی بە زووترین کات بگاتە شوێنی پێویستی خۆی و بە زووترین کاتیش معاملەکەی لە بۆ ڕایی بکرێتن. ئەم بەڕێوەبەراتیە چەندین بەش و سیستمی نوێی تێدا کراوەتەوە کە بە تەکنەلۆژیای پێشکەوتوو بەڕێوە دەبرێت کە لە بەشی ئایتی و سیستمی بانکی و با ئەلکترۆنیکردنی عریزە نووسین و وێنەگرتن و پشکنینی ئۆتۆمبیل بە نوێترین تەکنەلۆژیای سەردەم لە یەکێک لە دەستکەوتەکانی ئەو بەڕێوەبەراتیەیە لەسەر ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ بەشی سۆنار بۆ پشکنینی ئۆتۆمبیل دامەزراوە کە بە 5 چرکە هەموو کێشەی ئۆتۆمبیل نیشان دەدات. لە کاتژمێر هەشتی بەیانیەوە ئێمە عادەتەن دەست دەکەین بە تۆمارکردنی مامەڵەکان و وەرگرتنی مامەڵەکان. ئێستا کە ئەیبینن کاتژمێر 11:30 ئەبینن لێرە بەردەمی پەنجەرەکانی ئێمە چۆڵ بووە بەو شێوە قەرەباڵەکە ویستی حامە نەماوە، بەڵام خۆتان نەزانن هەموو کاتێک کە سەرەتا دەست پێکا خەڵکێکی زۆر لە دەرەوە چاوەڕێ ئەومانەکە، بەڵام ئێستا ئەگەر سەیرەکەی لە 11:30 زۆر باشە و دەوامیش خۆتان نەزانن کە درێژ کراوەتەوە پێشتر پێیان ڕاگەیان. ئەوە بەشی پەسەندکردنی گرێبەستی ئەلکترۆنیە. ئێستا ئەبینن یەک کەس نییە کە گرێبەستی ئەلکترۆنەکەی بێتە ئێرە لە ڕووی یاساییە و پەسەند بکرێت. ئەگەرچی هەوڵێکی جددی و زۆر هەیە بۆ خێراکردن و زوو بەڕێکردنی مامەڵەی خەڵک لە ڕێگای بەرنمەیەکی تۆکمە و داڕێژراو بۆ ئەم بەڕێوەبەراتیە، بەڵام بەهۆی زۆری ژماری سەردانیکەران و هاوڵاتیان فشارێکی زۆر لەسەر کارمەندانی ئەم بەشە دروست بوو بەم فشارە زۆرەش سیستمی کارکردن هێواش دەبێتەوە. بۆیە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر بڕیار دەدات کاتی کارکردن و دەوام بۆ کاتژمێر 6 ئێوارە درێژ بکرێتەوە. فترەیەکە قەڵەباڵغ بۆ دایرە بەهۆی چیە بەهۆی ئەو ڕقەمە نوێیانەی کەوا تەوزیعکرێ و خەڵکێکی زۆر داواکاری لەسەرێتی و بە فەرمانی بەڕێز بەڕێوەبەر و وەزیری ناوخۆ ئێمە تا سەعات 6 لە خزمەتی هاوڵاتیانین ئیشی خۆمانەکەین، سەعات 8 هەتا سەعات 6 ئەمێنینەوە لە خزمەتی هاوڵاتیانین و ئیشەکانیش ئەلحەمدوللا زۆر بە باشی ئەڕوا و هاوڵاتیانیش تا ڕادەیەکی باش ڕازین لە ئەدای ئیشکردن و لە ئەدای کارەکان و خۆشتان ئەتوانن ببین و بە دوواداچوونی زیاتر بکەن. دوای ئەوەی کە هاوڵاتیان سەردانمانەکەن و عەرزەی خۆیان ئەنووسن، ئیتر چ بەناوکردن بێت، چ نوێکردنەوە بێت، چ داواکاری ژمارەی تابلۆی نوێ بێ، دێتە لای ئێمە کە غەرامات و مەحجوزات کرا، دێتە لای ئێمە، ئێمەش دوای ئەوە کە دڵنیا ئەبین لە نازنامەکەی و لە خۆی کە وجودی هەیە پەنجەمۆرەکەی وەرەگرین و لەو کاتیش چەند ئیجراعاتێکی تر هەیە جێبەجێەکەین و لە هەمان ڕۆژیش ساڵیانەکەی ئەدەینەوە ئەگەر مشکلی نەبێت لە فایلەکەی. ئەو مشکلانەی دێتە پێشمان ڕاستەکەی ئێمە زۆر کەس هەیە بڵێ مەسەلەن ئەوانەی کە دەرەوەی سنووری هەولێرن، طبعاً
چەند وەکالەیەک لەسەر وەکالە ئەکرێ ینی وەکالە بۆ ئێمە بربەستێکە بۆچی ئێمە بێ زیاتر تاکید بینەوە لە وەکالەکە بۆ دڵنیابوون لە ڕاستی دروستی وەکالەکەش ئێمە ڕێکاری یاساییمان گرتوتە بەر ئەویش چییە بەشی یاساییمان هەیە لەسەرێ هەر کاتێکە گومانمان لە هەر وەکالەیەکە بوو نووسراوێکی بۆ ئەکەن لە بەشی یاسایی دوای ئەوەی دێتە لای ئێمە و احتیادی ئیشەکەی بۆ ئەڕوێنین ئەوەی بربەست بێت تەنها ئەوەندەی ئەلحەمدوللا هاوڵاتیانیش تا ڕادەیەکی باش هاوکارمانن. مقدم نیشتیمان ئەفسەر لە هاتوچەی هەولێر باز لە کاروباری بەشی ئۆتۆمبیلی تایبەت لە یەک ڕۆژدا دەکات. بەڕێوەبەرەتی هاتوچۆیە هەولێرێ ڕێژەیەکە زۆر سەردانە بێ بەڕێوەبەرەتیەکان و سەر ئاستی عێراقی هەمێ یعنی عامەتەن یعنی ڕێژەکە گەلک زۆر ئەموار تگرین و یعنی هەل سپێدێ و هەتا ئێباری درەنگ بێکە معاملەتوان بمینێنەوە چەند ڕۆژێکە ئەم ڕۆژێدا خلاص دکەین. یعنی پشما هزاران خلق یه سپیده هاتیا برای هاتوچو هەولێرێ هزاران خلق بێگاوێ لە بەرەف کێمیە بەرەف یعنی خلاص بوونە یعنی بوونمونە دەبیژی وڵی ئەڤە زۆرە نە بالعکس مە دوو هەندە سێ هەندێ بڕێکردین یعنی مێت مەشاندین معاملێتوان مە نەڕاگرتین هەتا بێگاوێ و هێشتانی شێتمۆین هەتا سعات 6 لەک جۆرە سعات 5 و خەلکەکە پشتی سعات 1 پشتی سعات 2 زیاتر سەردانە ئێرەتکەن. جگەلەوەش فراوانکردنی بەشی تۆماری تایبەت و باڕاڵگرتا و فشارە زۆرە کەمتر ببێتەوە و هاوڵاتیان زووتر کارەکانیان بەڕێوە بچێت. یعنی دەرەجەکی باش 175 لۆ هەشتای هەموو خزمەت گوزاریەکان باشە هەمووی بەڵام یەک شت هەیە کە شتێک دروست دەبی غەڵبەغەڵبەک دروست دەبی لۆچ دروست دەبی لە بۆ ئەوەی ئەو خەڵکانی ئێرکوانە تەحەمولی نییە قەرارێک دەردەچیتێن دەڵێ ئەو فلان بابرێن سەنەویەکە ئەو حالەیە ئەو حالەی لێ دەکەین خەڵکەت چ دەکا هەمووی بەکۆ بەگشتی دێ زەقت دەکەوتە سەر دایرەی مروری کارمەندەکانی هاتوچۆی هەولێر بەڕاست زۆر ماندینە مال عەلەم دونیەکەم یعنی بەڕێز کاک دیدار هەتا سەعات 8 لە دەوام بووە بەس لە بەقەڵە بارغی ئیمە نا ئیمە یعنی ئەگەر 1000 کەس ڕابۆستی ئیمە ڕۆتین یەکسەر دەچینە ژۆرێ ئەمە ئاسایی دەچینە ژۆرێ ئەو کارێکی زۆری خاوەن پێداوی تایبەت دەکەن. برم شەکانیان زۆر دووبێکە بە زەختەشی زۆریان لەسەرە ئێرەش بەسەدان زابتی لێ بەسەدان پۆلیسی لێ ئەکیت هەمووچی یەک نینە بەڵام بە ڕێژەشی زۆر خزمەتی خەڵک دەکرێت بەڵام زەختەشی زۆریان لەسەر پێویستە خەڵک یارمەتیان بدەم سەعادەیان بکە خلاص ئەوەندەیە شەکان زۆر باش دەڕوا بەس مەوزوعەکە لۆدیان لەسەرە تەمە کە لۆدی دەکەوتە سەری بەتێ دەبی زۆر ئیشەکە لەسەر خۆ دەبی خاو دەبتە ئیشەکان دەڕوا یعنی دەی سەڕەیە بە نیزامە بەسیە زەختەش زۆریان لەسەر هەموو واقعەکە داوات پێ دەرێت ئەو خەڵکەی دەشێ بێزاریەکەی لەوەی نی ئیشور ناکرد بێزاریەکەی لەوێ سەڕی بەبەر ناکەی شەشی سبەینەی دەی زوو دەی چاوەڕێ ڕقەمی دەکەی بەپێی هەمان ئاماری هاتوچۆی پارێزگای هەولێر لە ماوەی دەمانگی ساڵی 2021 زیاتر لە 64,000 ئۆتۆمبیل لە هاتوچۆی هەولێر لەلایەن خەڵکی کوردستان و سەردانیکەرانی هاوڵاتیانی خوار و ناوەڕاستی عێراق تۆمار کراون ئەمەش بەهۆی پاک و بێگەردی و بەهێزی بەهای تابلۆی هەولێر لەسەر هەموو عێراق و ناوچەکە. نزیکەی 9,000 ئۆتۆمبیلی باڕالگەریش تۆمار کراوە لە ساڵی 2022 ژمارەیە زیاتر لە 10,000 تێپەڕاندووە.
زۆر هەوڵاتی تێن نەوەکی هاریکاریەمەتکەن بلاکەس هەندێک جۆرە بوومە کێشەش دروستکەن کێشەکە چیە یعنی نەقسۆت معاملێت واندا هەی ئەو ناقصدی مرۆڤ بێشتێ برای من ئەفە نەقسە یعنی ئەگە هەوڵاتیە بیت ڕۆژێ یعنی بێتن فەوری شولۆی بێتەکردن فەوری شولۆی بێتەکردن وەلەو ما تەخسیری نەکردە ئەم هەموو جۆرێ یعنی زیاترێت گەل هاریکاریە دۆت گەل واندا ئەمزی معاملەتەوە ناشین ئەمزی خلاصیش بکەین ئەمزی ئەیدی بکەن بەس ئەم نەشین بێکڕۆ خڕێ مراجع چونکی زۆرن مە هەوڵاتی زۆرن ئەم نەشین یەک نەقل هەمیە خلاصکەین ینی بوون نمونەت ڕۆژێدا هیچ خلاصی بیت بەس کە بیجە فەوری ئەف خەڵکە بێتن هەموو یەک دەست یەک ئەیدی بکەن ئەم هاریکاریەت بکەن هەتا ئەخیری ئەمێت گەلگە باپی ئاماری هاتوچەی هەولێر و بەشی یاسایی لە ماوەی دەمانگی ساڵی 2021 بۆ ڕێخستنی شار و کاراسانی هاتوچەی هاوڵاتیان و سەلامەتی و پاراستنیان زیاتر لە 143,000 سەرپێچی تۆمار کراوە کە ئەو سەرپێچیانە لە جامڕەش و وەستانی قەدەغە و ڕۆیشتن بە لاساری و نەبەستنی پشتێنی سەلامەتی و خێرایی شۆفێر و پابەند نەبوون بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ هۆکاری ئەو سەرپێچیانن کە بەشی هەرە زۆریان هۆکاری ڕووداوی دڵتەزێن و کێشەن بۆ هاتوچۆ. ئێستا ئەگەر تەماشایەک بکەن ببزانە ببینە ئەو ژمارە زۆری هاوڵاتی کە ئەو لۆدایان دروست کردو لەسەر بەڕێوەبەراتی هاتوچۆ ئێستا ئەوە دەبینی ئێمە نزیک لە سەعات 11 ئەو هەموو هاوڵاتیە تاکو سەعات 3 دەتوانم بڵێم سەرجەم کارەکانیان تەواو دەبێتن یعنی هیچ کەسێک نییە پێ بڵێن بەیانی وەرەوە یعنی ئەو دەوامێک کە درێژمان کردوتەوە لە سەعات 3 لە بۆ 6 لە بۆ ئەوانەیە کە معاملەکانیان تەقدیم کردووە یاخود شتەکانیان تەواو بۆ تەنها تابلۆ بەستانیان ماوە کارەکانی ئەوانش تەواو دەکرێتن ئەو هەموو قەرەباڵغەیە هیچی نییە پێی بڵێن بەیانی وەرەوە و ئەو قەرەباڵغەیە کە هەشە بەڕاستی شتێکی کاتێ دەتوانم بڵێم چونکە ئێمە پێشتر ڕۆژانە هەر هاوڵاتێک بەهات بە لە ماوەی سەعاتێک و کەمتریش کارەکانی تەواو دەبوو بەڵام بۆی ئەوەی کە ئێستا لەسەر ئەو گۆڕینی تابلۆی بۆ ئەو شێوازە تازەیە ئەو وای کردووە لۆدێکی یەکجار زۆر پێبێتن تەنها لە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر نییە ڕاستە هەولێر پشتی شێری بەردەکەوێتن بەڵام لە دۆک و سلێمانیش هەمان کێشەیە چونکە هاوڵاتیەکی زۆر حەزی لێە ئەو تابلۆی بگۆڕێت جا زۆریان تەنانەت فێڵی یاساییش دەدۆزنەوە تەنها لە بۆ ئەوەی بێن تابلۆکانیان بگۆڕن لە بۆ نمونە ئێمە ئێستا وتمان بۆ ئەوەی لۆ دروست نەبێتن ئەو حاڵەتانەی کە ئارەزومەندانەیەوە پێویست بۆ ناکە تابلۆ بگۆڕن بۆیان ناگۆڕین بەڵام خەڵکێکەیە دەسێت گۆڕینی مولکیت دەکات لە ناوی خۆی بۆ ناوی خێزانی یان برایەکی تەنها لە بۆ ئەوەی تابلۆیەکە وەربگرێتن ئێمەش لە حاڵەتە قبولمان نەگەر فێڵەکە یاساییش بێتن و کارەکانی لە بۆ دەکەین. هاوڵاتیان خۆیان بە هۆکاری ئەو کێشە و جەنجاڵێ دادەنێن چونکە خەڵکێکی زۆر تەنها ئارەزوی گۆڕینی تابلۆکە دەکات دەناکاتی تازەکردنەوەی ساڵانە و مامەڵەی زۆر ماوە کەچی زۆرێک لەو کەسانە ڕویان لە بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ کردووە.